بەداخەوە ئێمە کۆمەڵگای ئێمە توجهی ئەوەیە یان نظرەی ئەوەیە و مەسئولیت هەمووی لەسەر ئافرەتە لە ماڵەوە بەس بێتە سەر حەقیقەت خۆی مەسئولیتێکی هاوبەشە سەر پیا و ئافرەت هەردووکیان مەسئولیتێکی پێکەوەیان هەیە بۆ ئەوە حتا گوناحی ئاین شۆوەری گرین ئاین پێمان ئەڵێت ئەو مەسئولیە هاوبەشی هەردوو لایە. هیوادارم پیا و یارمەتی ئافرەت بدا شتێکی عیب نییە ئەمە ئەوەیە ناهی بەسەم کۆمەلگایە بۆچی ئیمەوەها پیا و ئیش بکا بۆ ئافرەت عیبە بەسە ئافرەتی زۆری لاکە بێ لە ماڵەوە ئەمە شتێکی عیب نییە. من وەکو هاوڵاتیەک حەز دەکەم یارمەتی خێزانم هەیە حەز دەکەم و دابنێتە ناو کۆمەلگای ئێمەدا نەمێنێ.